حەزم لە پێشبڕکێی زۆر هەبوو بەڕاستی سیارەی سرعات بایدەم کڕی زۆر سرعات هاتم 2.93 دەڕۆشت لە یەکرا تەکسیەک هاتە بەردەم لێم لادە کە لێم لادە ئەو لەم نیدا ئەوەی ئەو جۆرە خشانە دەکاتن لەوە سەرنج ڕاکێشانی خەڵک دەکات جا کاتێک ئەو سەرنج ڕاکێشانە لە ناو حەلەبەی کە باز دەکرێت دروست کرا ئەگەر زانی لێوێ دەرە ناتانی سەرنج ڕاکێشانەکە دروست بکاتن دێتە شەقام. هێلێنێ سیارەکە دەنجیەیە وەسڵەکە دەدەینە وەسڵی ئاگادارکردنەوە دەنجی بەرزە خەڵکەکی زۆر گلەیی دەکات پێچەوانەی یاسایە ئێمە وەکو پۆلیس بەردەوام بە دوواداچوو و دیاردانە دەکەین بەردەوام بە فارزەکانمان دەردەچی لەسەر شەقامەکان لە شۆستەکان بە خۆمان متابعی ئەو سیارانە دەکەین. جەنگی سەر شەقامەکان بەردەوامە ئەو جەنگانەی مرۆڤەکان خۆیان دەیخڵقێنن ئامرازەکانی ئەو جەنگانش ئامرازەکانی گواستنەوە و ئەو کەسەیە کە سەرکردایەتی ئەو جەنگە دەکات کە شۆفێر و بەکارهێنەری ئەو ئامرازەیە مرۆڤەکان دەتوانن ئەو ئامرازە بە ڕۆباش و بە سوودەکەی بەکار بهێنن کە خزمەتێکی گەورە بە مرۆڤایەتی دەکات بەڵام زۆر جار بەشێک لە شۆفێرەکان بەهۆی سەرڕۆی و لاساری لەڵێ خوڕین و بەکارهێنانی ئەو ئامرازە بە پێچەوانەی هەموو پێوەر و یاساکانی هاتوچۆ و زەوقی خەڵک و بەرژەوەندە گشتیەکان دەبنە بەشێک لە خەڵقاندنی ئەو جەنگەی کە بۆتە ماڵوێرانی و بە تیرۆریسپی ناو دەبرێت. ترافیک لەو بەرنامەیە دیاردەیەکی مەترسیدار و بێزارکەری هاتوچۆ باز دەکات ئەو دیاردەیە وەک گرفتێکی گەورە کێشە بۆ شەقام و سیستەمی هاتوچۆ دروست کردووە ئەو دیاردەیەش بریتیە لە دەستکاریکردنی شێوە و توانای ئۆتۆمبیلەکان و ئەنجامدانی پێشبڕکێ بەدەنگێکی بێزارکەر لە ناو شەقام و ڕێگاکانی هاتوچۆ کە زۆر جار دەگوترێت شەقام پەک دەخەن و ڕووداوی دڵتەزێن دروست دەکەن. ئیدی ترافیک بە چیرۆکێکی ناخەژێن دەست پێ دەکات سەرەتا دەچینە ماڵی دڵشادی قوربانی کە بەشێکی جەستەی بووە بە قوربانی حەز و خولیاکانی بۆ تیژڕەوی و پێشبڕکێی ئۆتۆمبیل ترافیک لە ماڵی دڵشاد چیرۆکیەوە ڕووداوە خەمناک و پڕ لە ئازارە دەگێڕێتەوە کە دڵشاد نزیک بوو منداڵە چاوگەشەکانی بێناز بکات و تا هەتایی ماڵ ئاواییان لێ بکات. حەزم لە پێشبڕکێی زۆر هەبوو بەڕاستی سیارەی سرعات بایدەم کڕی پێشبڕکێم پێ دەکرد بۆ خۆش خۆم ینی هەبوو هیوایەت بۆ هیوایەتی خۆم ڕاستەیە من حەزم لە سیارانە بوو کە زۆر سرعات بوون حەزم لە بوو بیان کڕم پێشبڕکێ شتم پێ دەکرد و لە جادەکان و شەوارعەکان و لە چ منافەسە شتم پێ دەکرد لە جادەکان برادەر هەبوو دیان گوت سیارەمان هەیە حەزمان لە سیباقمان لەگەڵ پێ منیش دەمگو ئامادەم کە سیارەی احتیاجی خۆم پێ بوو احتیاجی سەبر دەڕۆشت بەس کە تووشی سیباق شتیا داهاتم یعنی ماوەیدمان دادنا بڵێن دایانگو شەوان زیاتر سیباقم دەکرد سیارە شتیا لە جادەی نەبێ نەمێنێ اینجا پاش دوازده چ سیباقمان دەکرد
سعری خۆم سیباقی مەقصدی پێشبڕکێم دەینا دەرەوە سیباقشتم پێ دەکەم سرعاتیان زۆر سرعات بوون زۆر بەقۆز بوون و دەنجیان زۆر بەقۆز بوویانی من هیچ کات لەو بڕوایدا نەبووم تووشی دام و حادیسە شتیا بووم يعني توقعي من ذكر قد توشي دعم مشتوي بەڵام ئەو شەوی لە تەیراوی بووم کە دەچمەوە بۆ ماڵەوە بڵێ لە حەلاق بووم لە حەلاق سەرفمێدا لە تڕاپلای تووشی دوو برادر بوون وتیان سیباقێکمان هەیە پێشبڕکێیەکمان هەیە وتیان دەبی بێ لەگەڵمان هەموو وتم ناوەڵە دەچمەوە ماڵەوە گوتیان لا دەبی بێ هەروە بەرە سەیرێکی پێشبڕکێیەکە بکە بە حکمەوەیەکە من کاپتن بووم حەزیان لێ بوو منیش ئامادە بووم ئەو شەوی لەگەڵیان چوو لە ڕێی کەرکووک لە لای سەرەوە بۆ خوارەوە بڵێن داهاتین لەوێن دەرێ پێشبڕکێکیان دەست پێ کرد منیش لەگەڵیان هەستام ڕۆیشتم کە من سەیرم کرد زانیم چیان ینی پێشبڕکێکی بردەوە سوڕاینەوە کە سوڕاینەوە من لێم خوڕی ساعت 12 شوێ بوو سیارە لە جادەی نەبوو ڕاستی زۆر سرعات هاتم ئەوە کیلۆمەترەکە دیارە 2.93 دەڕۆشت ترافیک بۆ یەکەم جار لە شاری هەولێر و هەرێمی کوردستان چەند گرتێکی ئەو پێشبڕکێ و سەرپێچیانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە نیشان دەدات کە بوونەتە هەڕەشە لەسەر گیانی خەڵک و مەترسی بۆ ڕێگاکان و هاتوچۆ. سیارەکەم سرعات بوو زۆر لە یەکڕا تەکسیەک هاتە بەردەم هەستا من چیم کرد لێم لادە کە لێم لادە ئەو لە منیدا کە لە منیدا سیارەکەم ڕۆی تەنیش ڕۆی مەسافەی زۆر ڕۆی تقریبان لە یەکەم عمود بڵێن لە منیدا من بە هەشتم عمود کەتم زۆر سرعات بوو ڕاست کە بە عمود کەتم من ئاگەم لە خۆنەما من پاشە لە تەواڕی باگاتنەوە کە تووشی حادسەکە بووم سیارەکەم بڵێن پارچەکان هەموو ماوە هەموو لە حەوشەی داناوە سیارەکان بە کاملی هەر جارە بیبینیمەوە بی دەرسی لێوەگەمانی سرعات لێ نەخڕم بە هیچ ناواچی پامیشم وایە گەنجەکان واز لە سرعاتە بێن من کە کاپتنی هەولێرە بووم سیباق سیارات واز نۆشتە هینایە هیوادارم هەموو گەنجەکان سرعات واز بێن وە گێچەکە دیارەوە ڕاوەستا لە 190 مایلی وەختی بەخۆم هاتمەوە شکرانەی خوام کرد ڕاستی تماری دەم چاوشتن هەموو ببەوە و دووری بیانەوە و ئەوانم ینی پشت وشتم زۆر ژان بوو لاقشتم دڕابوو لە خوای بەزا الحەمدوللا خوا منی نەکوشت لە بەخاتری ماڵم داڵەکەم سیارەکە پارچە بوو بۆ دوو کات لە سیارەکە دەرپەڕی بووم خۆم نەبەستا بوو دەڵێن خۆت بەستی باشترە خۆم بەس با احتیمالەکە بزەوت ناو سیارەکە من لە سیارەکە دەرپەڕی بوو دەرچوو من لەو سەریکە دوم سیارەکە لەو سەریکە منیش بۆیە بەشداری ئەو بەرنامەیەم کرد بەرنامەی ترافیک پەیامی خۆم بنێرم لۆ ئەو گەنجانەی هەموو کوردستان هەر هەموو عێراق کە واز لەو سرعات و شتە بێنێ کە من سایقەی چۆن بووم و هەموو خەڵک دەزانێت سایقەی چۆن بووم و پاشان توش چ بوو سیارەی تریشم هەیە پێشبڕشەیە ئەو تا ڕامگرتووە لێ ناخۆم ماڵ و منداڵم هەیە کە دێمە دەرەوە تە شاو گرچەی دەکەم کە کیلۆمەترەکە لە چەند ڕاوەستاوە کە بە شاوی دەکەم سرعات لێ ناخۆم پامیشم وایە بۆ هەموو گەنجان واز لە سرعات بێنم لە ئەنجامی ئەم سرعات و شتانە زۆر برادریشمان هەبوو زۆر توش حادسە بوون زۆریشمان لەدەستدان بەهۆی حادسەی سیارە ترافیک زۆریشیان وازیان هینا ڕاستی هیوادارم هەموو واز بێن
ئەو دیمەنانە ناخدەهەژێن و مرۆڤ دەتاسێنن کاتێک لە ناکاو تێدەپەڕەن بەو دەنگە بەرز و خێرایی ڕادەبەدەرە شەقامەکان قۆڕخ دەکەن و سەرپێکی زەق و گەورە ئەنجام دەدەن دەبنە مەترسی و هەڕەشە لەو مەترسیانە زۆر جار جیا لە دەوروبەریان خۆشیان دەبنە قوربانی ئەو سەرکێشەی ئەنجامی دەدەن ترافیک دەچێتە قایمقامێتی هەولێر دەمانوێت بزانین بۆچی نەتوانراوە و دیاردەیە بن بڕکەن لە کاتێکدا لە شەقامەکان بە ئاسانی ئەو نمایشانە ئەنجام دەدەن ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین لەگەڵ لایەنەکانیش قسە دەکەین بە تایبەت پۆلیسی هاتوو کە هەر لە شوێنەگە و جۆرە حاڵەتانەیان دیدیا خودە و جۆرە ئۆتۆمبیلانە کە دەبنە هۆی بێزارکردنی خەڵک کەوا ئیزراعاتیان لەگەڵ بکەن لە هەموو شەقامەکانیش کامیرەی چاودێری باڵێندانراوە بە دڵنیاییەوە ئەو ئۆتۆمبیلانە کە بەو سورعاتە بەو شوێنەدا دەچین کامیرەکان وێنەیان دەگرن و سزای خۆیان وەردەگرن ئەوە شتێکی باڵێن سابتە بەڵام دەست بە سەرداگرتنی ئەو ئۆتۆمبیلانەش پێویستە هەروەها ئەو کەسانەی کە ئەو گۆڕانکاریانش کە داوایان لێ دەکەین و بە فەرمیش ئاگاداریان دەکەینەوە لایەندەدا کەوا ئەو کارە ئەنجام دەدەن ئەنجومەنی ناوچەی پیشەسازی کەوا ئەو جۆرە گۆڕانکاریانە لە ساڵی زۆزیەوە ئۆتۆمبیلانە نەکەن هەروەها پێویستە لیژنەیەکی هاوبەش پێک بێنرێتن بۆ ڕێخستنی با بڵێن ئەو کارە ئەگەر ڕێگەیان پێدرا لە شوێنێک لە دەرەوەی شاربی نەک لە ناوەی شار شوێنێکی چۆلەوانی بیتن یاخود شەقامێکی تایبەت بی ئەگەر کرا ئەگەر نا ئەوە بە هەموو یاساکانی هاتوچۆ ئەو جۆرە کارە قەدەبێت. بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەکو یەکێک لە باشترین بەڕێوەبەرایەتیەکان کە بە پارێزەری سەلامەتی هاتوچۆ و پاراستنی گیانی خەڵک و ڕێخستنی هاتوچۆ دادەنرێت ئەو دیاردەیە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ دادەنێت کە بە هەموو شێوەیەک ڕێگە پێدان بەو نمایشە ڕەت دەکەنەوە. زۆر جارگلەی لە ئەوە دەکرێتن لە پۆلیسی هاتوچۆ بۆچی شوێنێک لە بۆ ئەوانە دابین ناکەن ئێمە ناکرێتن ئەوانە کە نەخۆشی دەرونیان هەیە نەخۆشیە دەرونەکە لە جیاتەوەی چارەسەریان لە بۆ بدۆزینەوە چارەیان بکەین بچین ڕوویەکی ڕاست بدەین ئەو نەخۆشیەوە تا پەرەی پێ بدەین چونکە کاتێک کە شوێنیان لە بۆ دەدۆزینەوە پەرەی پێدەین جگە لەوەش ئەوە هاندانێک دەبێت لە بۆ خەڵکانی تریش ئەوانە کە ئەو جۆرە خشاندنەش ناکەن بۆ ئۆتۆمبیلەکانیان کە دەبینن شوێنێک کراوەتەوە لە بۆەوە واتە ئەوانش دەدرێن ژمارەکە زیاتر دەبێتن بۆیە ناکرێت بە هیچ شێوەیەک ڕێگا بەوانە بدرێتن چونکە بەڕاستی ئەوە دەرچوونە لە هەموو یاساکان. ئەوەی ئەو جۆرە خشانە دەکاتن لەوە سەرنج ڕاکێشانی خەڵک دەکات جا کاتێک ئەو سەرنج ڕاکێشانە لە ناو حەلەبەی کە باز دەکرێت دروست کرا ئەگەر زانی لێوەندەر ناتانی سەرنج ڕاکێشانەکە دروست بکاتن دێتە شەقام چونکە دەوێت خەڵکێک سەیری بکاتن خەڵکێک بیبینێتن بێجگەلەوەش کاتێک کە بازەوە دەکرێتن کە شوێن دروست بکرێتن واتە مەجارێک دەدەی لە بۆ مراهەنەش چونکە کاتێک کە شوێنێک چۆن شێوەی ئەسب سواری کاتێک کە تۆ شێوازێکی یاساییدایە لە بۆ ئەسب سواری خەڵکێک پێیا دەبێت ڕەهان لەسەر ئەسپەکان دەکاتن بە هەمان شێوە کاتێک کە ڕێگا دەدەی و حەلەبە دروست دەکەی لە بۆ ئەو جۆرە ئۆتۆمبیلانە واتە ڕێگا بە خەڵکێک دەدەی کە قماریش لەسەر بکات یعنی جگە لەو نەخۆشانێکە هەن خەڵکێکی تریش پێیا دەبێتن قمار لەسەرەوە دەکاتن واتە ژمارە ئەوانە زیاد بوو. بەداخەوە لە ڕووی یاساوە یعنی لە ڕووی یاسایی تاکە سزادان لە بۆ ئەوانە لێخوڕینە بەهاشوش کە بڕی پارەکەی 40,000 دینارەکە ئەو سزایدان درراوە ڕادع نییە خۆی پێویستە ئێستا لە هەندێک لە وڵاتانی کەندا و تەجریم کراوەتە بە جەریمە حسابە چونکە ئەوەی کە دەکرێتن لە خشاندن بەڕاستی ئەوە سەرپێچیەکی ئاسایی نییە بەڵکە ئەوە تاوانێکە دەکرێت چونکە سەرپێکی زۆر زالوانەیە کەسێک تیژ ڕۆی دەکات هۆکارێکی هەبێتن یعنی شتێکی هەبێتن لەوانەیە لەبەر بێ ئاگایی بێتن یعنی یان دەبینی کەسێک کە لاینی دەگۆڕێتن لە شەقامدا لەوانە ئاگاچی لە خۆی لە ئەنجامی ڕووداش بکەوتەوە بەڵام ئەو بە سەرپێکی حسابە بەڵام ئەوەی کە
تیژڕۆیی دەکات ئەو جۆرە خشان نەدەکات و بەو شێوەیە لێ دەخڕێتن ئەوە تاوانە دەیکاتن بێزگەلەوەی ئەو دەستکاریکردنی دەنگای ئەین دەستکاریکردنی دەنگ تۆ زۆر زار دەبین لە ڕێگا ڕۆی ئاسایی هەموو مرۆڤێک بە دەنجی لە ناکاو تووشی شپرزەبوون دەبێت تێک دەچێتن بە تایبەتی ئافرەتان یعنی زۆر زار من خۆم بووە لە ڕێگا ڕۆیشتمە کاتێکە ئۆتۆمبیلێک یا ماتۆرسکیلێک لەوانە لە تەریشتمدا تێپەڕی بەڕاستی ڕاست لە چیوم هەستم بە ترس کردووە یعنی ناکرێتن تۆ ڕێگا بدەی خەڵکێک لە شەقام خەڵک بترسێنێ تەنها لە بۆی هەست بە خۆشی دەکاتن لە پاشەوەی کە تێپەڕی دەنگە بەرزەکەی ڕۆیشت ببینی هەست بۆ بکاتن پێکەنینێک بێتە سەر لێوی طبعا ئەو پێکەنینە نیشانەی ئەوەی ئیسپات دەکاتن کە ئەو کەسە نەخۆشی دەروونیە. کافریەکانەوەی ئەوەی لە ڕاستی دواتر و ڕاستی تێزەی دەکەین. بەڵێ بەڵێ وەجیرا تاوە بەڕێکەوە. ئەوەی ترافیک بە دەداچوونی بۆ دەکات خویەکی خراپی ئەو دیاردەیە کە لە دەنگی بەرزی بێزار کرد و خێرایی ئەو ئۆتۆمبیلانەیە کە بە شەو و ڕۆژ لە شەقامەکان نمایشی مەترسیدار ئەنجام دەدەن و سەرپێچی لە یاسا دەکەن. ئەو سەرپێچیانەش کە ئەنجامی دەدەن ڕۆیشتنە بە ڕاستەی پێچەوانە و گرتنی شەقام و تیژڕەوی و لێدان لە کامێرەکانی چاودێری هاتوچۆ و زیگزاک و نەوەستان لە چرای سوور. دوای ئەوەی خەڵک دەنگی ناڕەزایی بۆ بەرنامەی ترافیک بەرز کردەوە ترافیک بە دۆداچوونی بۆ گرفتەی هاتوچۆ دەکات. ئیدی پۆلیسی هاتوچۆ دەست دەکات بە چاودێری شەقامەکان. ئەو شەقامانەیە کە زۆرترین نمایش و پێشبڕکێ و تیژڕەوی تێدا ئەنجام دەدرێت پۆلیس هەڵمەتی بۆ دەکات چەند کاتژمێرێک چاودێری ئەو ڕێگەیانە دەکرێت. عم بدل الدكشنات انت؟ بلاديه؟ بلا زين. باشی بەڕێزم ئەو سیارە کاپ مەنەفێستەکەمان دێ باشە بەڕێزم چاوەکەم ئیجاسەلەکەم باشە بە چاوە. سنەیە سیارەمام دێ بێ زەحمەت ئیجازە و سەنەویەکەت باشی بەڕێزم بێ زەحمەت ئیجازە و سەنەویەکەت جەنابەت پسوولی ئاگادارکردنەوە لەواتە لۆ نەچووی وەرنەگرتووە تا ئێستا. باشن گەنجینە ساحیبی ئەو سیارانە هەرێکەوە لەکە سیارەی خۆی ئیجازە و سەنەوی خۆی باشە کاکە سیارەی جەنابتە مەنەفێست پێنە سیارەکە دەتانی سیارەکەت هەرکەی پێکە سیارەکەت پێ لێنێ زۆر چاکە لەبەرەوەی سیارەکەت دەنجی بەرزە خەڵکەکی زۆر گلەیی دەکات پێچەوانەی یاسایە ئەمە لێرە تەسلیمی دزنەت دەکەین دزنە بەخۆی تاقیق دەکات کە ئەو زۆزە بیلادیە یان دەستکاری کرایە لە بۆی دەنگەکی زۆری هەیە. ئیش پێ بکە سیارەکەت پێ لێنێ ئەو بیلادیە باز بێت تابلۆیە مستەفسەکاتی لێ وەگرن ڕقەمەکە لێ دەدەی وەری زیاتی یاسای خۆمان لەگەڵ
زارشان بدەنێ لەسەر خۆتامان لە خێرتان دەگاتێ بەخوای بەقڕعاشەوە مەرزێک بێرە دادێنیها وەخنێ بەسەر ڕەکەش پشتۆ پێوەنێ بێ بەخنە بەسەر عالەمەکە دەنجی گەورەیە برهانیە عالەمیش حاصل بەڕاستی ئەو سیارانە ئێستا کە بوویتە دیاردەک ئەو سیارانە کە دەنجیان بەرزە هیوادارین بە خۆیان دابستنەوە لە بەوەی ڕۆژانە بوویتە دیاردا چەندین تەلەفۆنمان لۆ دێت لەلایەن چەندی شوێنەوە کە ئاگادار دەکرێنەوە کە هەبوونی سیارانە خاستن بە شەو گەنجەکانمان هیچ ڕێنمایەکی یاسایی جێبەجێ ناکە نەخۆی دەبەستەوە تووشی ڕووداوی هاتووە دەبوون بووینە کێشەک بۆ کۆمەلگا ئێستا کە تووشی چەندین ڕووداوی هاتووە دەبن لێرە دەدەمەوێ ئاگاداریان کەمەوە کە بە خۆیان دابستنەوە لەبەر ئەوەی ئەوانە سەرپێچی یاسایی و سەرپێچی قانونی دەکەن ئێستا کە حالەتی وامان هەبوو ئاگادارکرێنەوە بە تەلەفۆن کە منداڵ لە خەوێ ڕاپەڕیا لە خاستن لەسەر شەقامە گسکەکان چەندیشە ئەمە چەندی مەفرە مەفرەزەکان دەگەڕێن شەوان بەس هیواداری خەڵکیش ئاگادارمان کات لە بوونی هەر دیادەیەکی ئەوها کە ببتە هۆی دووبارە بوونەوە و زیادە ڕۆیی پێلێنە بزان دەنجی هەیە ئیجازە سەنەوەکەت فەرموو بەڕێزم بەس لەو سایدی ڕامەگرە مەمنوعە باشە بڕۆ سایدیەوە بەری زۆربەی ئەو سیارانە سەرپێکی زۆر تۆمار دەکەن بۆ نمونە شەوانە درنگانی شەو خردەبنەوە کە دەبتە هۆی تیژەوی و سیباکردن و بەکارهێنانی سناب ئێستا کە دیاردەیەکی بەربڵاوە لە ناو نەک هەر ئەو شۆفێرانە لە ناو شۆفێرەکانی دیش و وەخێرات دەخوڕی و سناپەکەش و خێرایەکەی تۆمار دەکا خێرایەکەی خۆی تۆمار دەکە کە چەند دەڕوە و لە ترافلایتەکان سەرپێچی یاسایی تۆمار دەکەن ڕۆژانە چەندی ڕقم تۆمار دەکەین لە کامیرە چاردێری بە هەمان شێوە لە کامیرەکانی چاردێری یعنی ملزەمی یاسا نابن قانون جێبەجێ ناکەن ئەجە هیواداری واقعیشی بەکارداینن و ڕۆکسایت دەڕۆن خێرایەکی زۆر بەکاردێنن کە لەو زیاتر لەو خێرایە کە حکوومەت کە پۆلیسی هاتوچۆ دیاری کردووە باشی برام بەس سیارەکەت دەئێن و پێلێنێ تاو باشی بەڕێزم ئەحواڵت ئیجازە سەنەوەکەت مام دێ سيدي بو قرآن يعني براسنيا بيتان بوس يعني مش منسوع سعره بحق قرآنيا أدير في الدنيا اللي رسي ريدك راستا يعني جناب روجانا سيارك زور دبيني ليرة و دسكاريك زوزي كرديو درين دك رمضان دك راستا سيارك كان دنجان زورا يعني وهلو رادي كوها بيزار بيتو هبا بيزار يخسب كي بو قرآن السيارة هبو أدير في لنا ما ركان يرحميات نزلي زۆر چاکە باشە دەستان خۆی شاڵامە بدووە چ دەکلۆ چێشەی بەزوترین کات چارەسەری و چێشەیە دەکەیت لەو چاودێریانە دەیانەوێت ئەو ئۆتۆمبیلانە سزا بدەن کە بە پێچەوانە و لە دەرەوەی یاسای هاتوچۆ لێخوڕی ئەنجام دەدەن باشی بەڕێزم ئیجازە سەرەوەیەکت مام دێ کاکچێک پێلێنێ بڕۆ لێرە تەبخە وەسڵەکە دەدەینی وەسڵی ئاگادارکردنەوەی دێ و بەڕێوەبەراتی هاتووی ڕۆژاوای ناوشار لەوێ ئیجراتی یاسایی لەگەڵ بەڕاستی ئێستا ڕێژەکە زۆر لە زیادبووندایە گەنجەکانمان گوێ بە یاسا نادەن هیوادارنی یاسا جێبەجێ بکەن چونکە یاسا سەروەرە لە بۆ هەمومان و ئەمە ڕۆژانە مەفرەزەکانمان دەردەچی وەکو هاتووی ناوشار ڕۆژانە مەفرەزەکانمان دەردەچی و دەبتە هۆی دەست بەسەداگرنی ئەو سیارانە بەڵام گەنجەکانی ئێمە ئێستا لەگەر ئەوە نینە بابرین یاسا جێبەجێ بکەن بە شێوەیەکی باش خۆیان نابەستنەوە دێ دەنگەکەی بزر کردووە دەبتە هۆی هەراساکردنی خەڵکی هەراسان دەکا بوویتە دیادەیەکی ناشرین لە ناو کۆمەلگەی کوردی و هیوادارین ئەو دیادەی نەمینێ و چارەشەری دەکرێت بە هەوڵدان و ماندووبوونی هەموو لایەکمان ئێمە وەکو پۆلیس بەردەوام بە دوواداچوون و دیاردانە دەکەین بەردەوام مەفارزەکانمان دەردەچی لەسەر شەقامەکان لە شۆستەکان بە خۆمان متابعی ئەو سیارانە دەکەین بەڵام ئێمە ناتوانین بەردەوام لە دوو سیارەیەک بین کە بزانین دەیکەیان نایکا یعنی بەخۆی دەبی خۆی حەز بە مەسئولیت بکە بەڵام هەر کاتێکی ئێمە بە چای خۆمان ببینین بە زووترین کاتدەژیر دەکەین و ڕادەستی یاسایی دەکەین و ڕادەستی قانونی دەکەین
لە کۆتاییدا ترافیک هەموو هەوڵی بنیادنانی کۆمەڵگایەکی هۆشیارە لە بواری هاتوچۆ و دروستکردنی تاکتیکی ڕۆشنبیر و شۆفێرێکی لێهاتوو کارامە و مرۆڤێکی پابند بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ تا هەمووان پارێزراو بن.